بە سپۆنسەری فازلینگ باسی ڕۆژ پێشکەش دەکرێت. بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکم سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەم ڕۆژ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکیان تایبەت دەبێت بە پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەخستنەوەی نێوماڵی کورد وا بڕیار بوو ئەمڕۆ کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەنجام بدرێت، بەڵام بەبێ دیاریکردنی هۆکاری ئەنجام نەدانی کۆبوونەوەکە ساز نەکرات. دەگوترێت لە هەفتەی ئایندەدا لە سەرەتای هەفتەی ئایندە کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی بەڕێوە دەچێت بۆ قسەکردن دەربارەی پرۆژەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەخستنەوەی نێوماڵی کورد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەتیف نێروەیی گوتەبێژی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمان دەبێت. بەڕێز لەتیف نێروەیی بەخێربێت بۆ کوردستان 24. پێم باشە لەوە دەست پێ بکەم کۆبوونەوەکە کەوا بڕیار بۆ ئەنجام بدرێت ئەمڕۆ بۆچی ئەنجام نەدرا؟ زۆر سپاس بۆ بەڕێستان کامەران، سڵاوڕێز بۆ بینەرانی بەڕێز. هەرچەندە بابەتەکەمان کروکی بابەتەکەمان فراوانتر بوو لەوەی کە لەسەر پرۆژەیەک بێ تایبەت بێ یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆیە من داوای لێبوردنەکەم ئەگەر زانیاریەکی وردم نەبێ لەسەر هوکاری دواکەوتنی ئەو کۆبوونەوەیە، بەڵام ئەوەی من ئاگادار بم یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی پێشتر و بە ئێستاشەوە هەموو هەوڵەکانین لە پێناو ئەوەیە بۆ ڕێخستنی ناوماڵی کورد و لە یەک نزیکردنەوەی بیرروبووچوونەکان و خۆئامادەکردن بۆ هەموو ئاگەرێک بە شێوازێک کە کورد خاوەن پرۆژەیەکی گشتگیری هەمەلایانی ڕەزامەند لەلایەن هەموو هێزولانە سیاسەکانی هەرێمی کوردستان بێت. پێناچێ دواکەوتنی ئەو کۆبوونەوەیە هوکارێک بێ کە پەیوەست بێ بە ینی پاشگەز بوونەوە بە لانێک لەوانەیە هوکارێکی دیکە هەبێت بەلایانی تەکنیکی. بەڕێز نێروەی من هەندێک زانیاریت پێ ڕادەگەینم سەبارەت بە هۆکاری دواخستنی کۆبوونەوەکە بە پێی زانیاریەکانی کوردستان 24 ئامادەکاری جدی دەکرێت بۆ ئەوەی کۆبوونەوەکە سەرکەوتوو بێت، بۆیە کۆبوونەوەکە وا بە باش زانراوە بۆ سەرەتای هەفتەی ئایندە کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ساز بکرێت. ئەمە بۆ بینەرانی کوردستان 24 گرینگە بیزانن. با بینە سەر پرۆژەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جار هەوڵ هەیە کە یەکڕێزی ناوماڵی کورد ئاسایی ببێتەوە بپارێزرێ. ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا چ پرۆژەیەکی هەیە؟ خۆی پرۆژە ینی پرۆژەیەکی تایبەت نییە یەکێتی نیشتیمانی کوردستان، پرۆژەیەک بێ کە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پرۆژە هەبێ پێشکەش بە لایەنە سیاسەکانی دیکە بکات. لەبەرەوەی ینی ئەگەر سەیری دوو خێستەی هەرێمی کوردستان بکەین و ئەو بربەست و کێشە و گرفتانی کە هەیەی ئەو دابڕانەی کە لە نێوان هێزولانە سیاسەکان دەهاتی، لایەنەکان خواستێکیان هەیە، خواستێک ئەوش ئاسایی ئەو خواستە خواستی ئەتوانین بڵێن سەرجەم هێزولانە سیاسەکانی کوردستانە ئاساییکردنەوەی دوو خێستەی هەرێمی کوردستان، کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان و خۆ ئامادەکردنی سەرجەم هێزولانە سیاسەکان بۆ هەر ئەگەرێک و بۆ ئەو پێشاتانەی کە چاوەڕان دەکرێت لە ناوچەکەدا ڕووبدا، خۆ ئامادەکردن بۆ قۆناغی دوای کۆتایی هاتنی داعش و یەکێتی و هێزولانە سیاسەکان دیکە چاوەڕوانی ینی وەڵامی پارتی دیموکراتی کوردستان دەکەن. بەڕێی من وەڵامی ئەگەر پرۆژەیەکی نوێ یان پێشنیازێکی نوێ کە بەپی هەندێک سەرچاوەکان پارتی ئەمجارەندێ پێشنیاری نوێی هەیە بۆ هێز و لایەنە سیاسەکان و زۆر جار قسە لەسەرەوە دەکرێت کە چارەسەر زیاتر لای پارتیە و دەبێ هەموو لایەنەکان نەرمی بنوێنن بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان. لەبەرەوە چاوەڕان دەکرێت کە شاندی پارتی دیموکراتی کوردستان پەیامێکی نوێی و پرۆژەیەکی نوێ یان پێشنیازێکی نوێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی پێبێن. بەڵێ دیارە ئەو هەوڵانەی کە لە ئێستا لە ئارادان بە تایبەت سەردانی نوێنەری بارزانی دکتۆر فواد حوسێن بۆ حزب و لایەنە سیاسیەکان کە سەردانی
یەکێتی نیشتیمانی کوردستانیشی کردووە قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێتن کە پرۆژەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانی پێبووە پارتی پێشنیازێکی خستۆتە بەردەم یەکێتی نیشتیمانی کوردستان کە بۆ داهاتوو دەستەی سەرۆکایەتی بگۆڕدرێ و لەو کەسانە پێک بێن کە لە دەرەوەی هەرسێ حەزبەکەدا ببن. بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو میدیاکان باسی لێوە دەکەن و بە تەنانەت بە ڕاشکاوی بەرپرسانی یەکێتیش ئاماژەیان پێداوە کە ئەوان لەگەڵ ئەوە نین کە یەکێتی پۆستی سەرۆکایەتی پەرلەمان وەرگێ و ئەو پرۆژەی پارتیش بە باشی پێشوازیان لێ نەکردووە. خۆی لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە نەبوو پۆستی سەرۆکی پەرلەمان وەربگرێ و ئەو کاتە تاڕادێک ناکوکێک دابڕانێک وە گرژێک لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەبوو. ئێستا یەکێتی و گۆڕان ڕێکەوتنامەیەکیان هەیە و نەکرد یەکێتی بزوتنەوەی گۆڕانی شڵی ئەگەر کێشە هەموو کێشەکان بە مەسلەی سەرۆکی پەرلەمان خۆیان ئەگەر کێشەکە من بم ئەوە من ئامادەم هەر ئێستا واز لەو پۆستە بێنم ینی چارەسەرکردنی کێشەکە کڕووکی کێشەکان تەنها پۆستی بەڵام پێت وایە ینی بزوتنەوەی گۆڕان ئامادە بێت دەستبەرداری پۆستی سەرۆکی پەرلەمان بێت لە کاتێکدا هیچ بەرپرسێکی بزوتنەوەی گۆڕان ئاماژە بەوە ناکات نەوەک دەستبەرداری پۆستەکە ببێت تەنانەت ئاماژە بەوە نادەن دەستبەرداری دکتۆر یوسف محەممەد بن بۆ بەڕێوەبردننی پۆستی سەرۆکی پەرلەمان. کاک کامەرە خۆی ئەبێ نوێنەرێکی بزوتنەوەی گۆڕان وەڵامی ئەم پرسیارە نەبداتەوە. بابەتەکەمان زیاتر ئەوە بوو کاریگەریەکانی ڕێکەوتنامەی یەکێتی و گۆڕان بێگومان دەینە سەرەوتەوەرەش بەڕێز دەتێنێروەی بێگومان ڕێکەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەشێکە لەو کێشەیە کە ئێستا لە نێو ماڵی کورد هەیە تاوەکوی ئێستا پارتی دیموکراتی کوردستان ئامادەنیە پێشوازی لە شانێکی هاوبەشی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان بکات پێدوانیە ئەمە کڕۆکی گرفتەکەیە کە لە ئێستادا لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان لە ئارادایە. من بەڕێی من هەموو لایەنەکان ئەبێ لەم قۆناغەدا یعنی وردبینتر سەیرە ڕووداوەکان بکەن بابەتی تر سەیر ڕووداوەکان بکەن. کورد هەر ئەگەر سەیری مێژووی پارتی دیموکراتی کوردستان بکەن کاوە 7 ساڵ ئەوەندە باسی ینی زیاتر باسی قوربانیدان و باسی شەهید دەکرێت. ینی گەلی کورد تەنها لە ئەنفال لە 182,000 قوربانیدا بۆ لە پێناو ئازادی گەلی کوردستان و لە پێناو ئەو دەستکەوتانە کە گەلی کورد خەوی پێبینێ. ینی گەلێک ئامادە بێ 100,000 قوربانی بدا ئەبێ قیادەی لایەنە سیاسەکانیش ئەو گیانە لێبوردەی هەبێ پۆستێک یعنی ئەوە ناهێنێ بۆ چارەنووسی گەلێک کە ببێتە گرفت ببێتە بربەست و بەرژەوەندی بەرتەسکی حیزبەتی بەڵام نێروەی ئەوەی ئێستا پارتی دیموکراتی کوردستان داوای دەکات کە پێم وایە قسەکانی بەڕێستان زیاتر ئاراستەی پارتیە بۆیە من ناچار دەبم ینی هەڵوێستی پارتی بۆ بەڕێستان ڕوون بکەمەوە. ینی پارتی داوای گفتوگۆ دەکات داوای ڕێکەوتنێکی تازە دەکات لەگەڵ بزوتنەوەی گۆڕان. بۆچی بزوتنەوەی گۆڕان ئامادە نییە بە یەکەوە لەگەڵ پارتیدا بنیشن؟ جا ئەمە پرسیارێک ترێنایی بۆچی پارتی ئامادە نییە لەگەڵ یەکێتی و گۆڕان کۆ بێتە بۆی کار ینی ئەگەر لە ڕووی ینی زانستی دانوستانی شەوا بێ تا تیمەکان کەمتر بن باشتر لە یەکتر تێدەگەن و باشتر ینی ئەگەنە ئەنجام ینی یان بە دیوێکی ترە بۆ ینی پارتی ئامادە نییە لەگەڵ یەکێتی و گۆڕان پێکەوە کوب بێتەوە ینی زیانەکانی ئەمە ئەبێ زیانی ئەمە بۆ پارتی دەڵێ ناکرێتن یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکومڕانی لەگەڵ من هاوبەش بێت لە حکوومەت لە هەڵوێزدا لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هاوبەش بێتن ینی ناکرێت دەبی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی یەکلایی بکاتەوە یا دەبێ بڵێ من لەگەڵ بزوتنەوەی گۆڕانم یانیش دەبێ بڵێ من حزبێکی سەر بە خۆم خاوەنی بڕیاری خۆمم. گۆڕان بە ئارزوی خۆی وازی لە حکوومەت نێناوە. گۆڕان ئێستاش داوا کە وەزیرەکانی گۆڕان بگرنەوە ناو حکوومەت
و گۆڕان ئێستاش داوا کە پەرلەمان ئەکتیڤ بکرێت کەوابێ ئەو دەیەوێ بەشدار بێ لە حکومڕانی وڵات بەڵام زروفێک وای لێ کردووەوەیان دەتوان بڵێن دوور خراوەتەوە لە حکوومەت کەوابێ یەکێتیەوە نییە بڵێ من لە حکوومەتدام بەڵام گۆڕان لە دەرەوەی حکوومەتە هاو هەڵویستم لەبەرەوە ئەو کاتەی کە ڕووداوی پەرلەمان ڕووداوە دوورخستنەوەی پەرلەمانتارانی وەزیرەکانی گۆڕان ئەو کاتە نەکار یەکێتی ئەو لانانەی تریش کە ئێستا لە حکوومەتدان هەمووان پێکەوە هەڵوێستێکی هاوبەشیان هەبووە ئێستا شەمان هەڵوێستیان هەیە پێیان وایە ئەبێ دووخی هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە پێیان وایە ئەبێ یعنی شەفافیت هەبێت تەنانەت لە دانوستانە و ئەبێ گیانی لێبوردەی هەبێ و هەر لایەنێک بەگەر گۆڕانیش بڵێ من ئامادە نیم لەگەڵ پارتی دەست بە دانوستانە بکەم یەکێتیش بڵێ من ئامادە نیم لەگەڵ ئەم لایەنە دانوستان بکەم بەڕێی من بۆ ئەم قۆناغە گونجاو نییە بۆ پارتی بە هەمان شێوە پارتی بە حکمی ئەوەی مەسئولیەتی حکمڕانی لە هەرێمی کوردستان زیاترە ئەبێ نەرمونیانی زیاتر بێ کە من ئەڵێم من ئەو ناوام هێنا تەنها مەبەستم خودی پارتی نییە بەڵام مەسئولیەتی سەرشانی پارتی زیاترە و بۆیە ڕەوشەکەوا دەخوازێت کە نەرمونیانی زیاتر بێ و پرۆژەی زیاتر پێشکەش بکە و هەر ئەوە قۆناغەکە وا دەخوازێ ضرورەت وا دەخوازێ داواکاری جەمەوەر ئەوەیە کە دانوستانی ڕاستەوخۆ ئەم لایەنانە بکەن و هیچ مەرجێک بۆەوە نەبێ بڵێ من لەگەڵ ئەم لایەنانە دانانیشم و ئەبێ تەنها لەگەڵ ئەم لایەنانە بم بە پێچەوانەوە ئەوە یەکێتی ئەو هەموو هەوڵەیدا بۆ ئەم دوولایەنە کۆ ببنە پێکەوە ینی خێرە ئێستا یعنی پارتی حەز نەکە یەکێتی لەو کۆبوونەوەدا بەشدار بێ ینی ئەمە پرسیارە ئێوە میدیاکارن ئەتوانن ئەو پرسیارە لە پارتی بکەن و لە میدیاش بڵاو بێتەوە ینی زیانی ئەوە چییە بێ زیان کە یەکێتی طرفی چارەسەرکردنی کێشەکان بووە و هەمیشە ینی بە ئاشکرا لە زاری بەرپرسانی خۆیەوە ئاماژەی پێدەدەن کە لە کاتی ئیمزاکردنی ڕێکەوتنەکە بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان بە تایبەت ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئاماژەی بەوە داوە کە ئەو ڕێککەوتنەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ گۆڕینی باڵانسی هێزە لە هەرێمی کوردستان ڕێکەوتنێک کە بە ئاشکرا باز لە گۆڕینی بەڵانسی هێز بکات بە هەڕەشەیەک بکات وەکو دەبیندرێ پارتی هێزی یەکەمە ئێستا لە هەرێمی کوردستان وەکو هەڕەشەیەک حیسابی بۆ بکرێت چۆن دەکرێت پارتی بە گەرمی و پێشوازی لەم ڕێکەوتنە بکاتن. باڵانس لە هێز ئەو مەبەستە نییە کە لانی خۆی بسەپێنێ بەسەر لانی دیکەدا باڵانس ئەو مانانادا وەکو شێوازێکی انقلاب باڵانس ئەو مەبەستە نییە کە لایەنێک بە زۆر با بڵێن ئەم لایەنە بیانەوێ دەوری پارتی فەرامۆش بکەن یان بە زۆر بڵێن تۆ لە حکوومەتدا نابی یان بە زۆر بڵێن تۆ یعنی ئەو دەورێک کە هەتە ئەو سەنگەی کە هەتە ئەو کورسێک کە هەتە لەوە کەمتر دەورت هەبێ بەڵام ئەوەی لە 23 حوزەیران ڕوویدا پێدوانە بوو کۆدەتایەکی سپی بوو بەسەر پارتی لە نێو پەرلەمانی کوردستان ئەوە مەسلەی بچوونی جیاواز خۆی میدیا دەورێکی بەڕێی من میدیا دەورێکی تەندروستی نییە بوو بۆ یعنی مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکان بۆچوونی جیاواز نابێتە کودەتا بۆچوونی جیاواز ئەمەیە ینی ژیانی ممارسەی ژیانی سیاسی دیموکراتی ئەگەر پەیڕەو بکرێ بەڕێز نێروێ ینی تۆ باسی بۆچوونی جیاواز دەکەی بەڵام ینی ئەوەی ڕوویدا بۆچوونی جیاواز نەبوو پارتی ڕێککەوتنێکی هەبوو لەگەڵ بزوتنەوەی گۆڕان تەنانە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ تەواوی حەزبەکان بەڵام ئەوەی ڕوویدا پێچەوانەی ئەو ڕێککەوت نەبوو کە پارتی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئیمزای کردووە هەوڵدرا لە ڕێی پەرلەمانەوە بەبێ گەڕانەوە بۆ سازان بەبێ گەڕانەوە بۆ ئیتفاقی سیاسی پێشوو هەوڵدرا پرۆژەی سەرۆکایەتی بە زۆرینەی دەنگ بەڕێ بکرێ لە کاتێکدا ینی پارتی گلەی زۆر دەکاتن لەوەی دەڵێ پرۆژەی دەستور لە کاتێکدا بە زۆرینەی پەرلەمان پەسەندکرا لە بەرخاتری ئەوەی کە دەبێ هەموو حزبەکان بەشداری لە پرۆژەی دەستور بکەن جارێکی دیکە داوای هەمواریان کردەوە بەڵام نەیەکێتی و نەبزوتنەوەی گۆڕان ئامادە نەبوون لە مەسلەی پرۆژەی سەرۆکایەتی بۆ ئیتفاقە کە پێشتر کرابوو پابند بەڵێ خۆی کاک کەمەرەم بۆ ئەوەی لەسەر ئەوەی وشەی انقلاب ینی جگە لە انقلاب یعنی کۆدەتا مەسەلەی هەندێک جار خیانەتیش بەکاردێنن بەڕێی من
ینی ناکرێ ئەگەر وەفدێکی هاوبەش ئەگەر پارتی تیاابێ بچێتە بەغا ئەوە بوون مەسلەی بەرژەوەندی گەلە بەڵام ئەگەر وەفدێکی دوولایەن کە ڕێکەوتنامەیەکان کردووە چوونەتە بەغا بۆ وای لایەنەکان تێبگەێنن کە ئەمەیە خاڵەکان و برگەکانی ڕێکەوتنامەیەمە ئەمە بکەوێتە خانەی خیانەتەوە باشە بەڕێز نێروە ینی شتێکی نهێنی هەیە شتێکی نهێنی هەیە لەو ڕێکەوتنا کە تۆ بچی بەغدا دڵنیا بکەیتەوە کە ڕێکەوتنەکەمان لەسەرەوە ئەساسەیە لە کاتێکدا خۆت دەزانی نووری مالکی ینی لە دوای لێدوانی خۆی دەبازدەوە دەکاتن کە لە دوایەوەی سەردانی سلێمانی کردیە لەگەڵ بەرپرسانی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕاندیدار و کۆبنەوەی کردیە نووری مالکی بە ئاشکرا دەڵێتن کە یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پرۆژەی سربەخۆیی نینەوە ئەوان نایەنەوێ لە عێراق جیا ببنەوە. نا مەسلەی پرۆژەی ئەمە ڕێکەوتنامەیە کە دوو هێزی سەنگین و سەرەکین لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشا دوو هێزی دیسانەوە سەنگینن لە عێراق لە پەرلەمانی عێراقدا و بەشدارن لە حکوومەتی عێراقیدا ئەمە حەقی هەم خۆیانە و لە هەمان کاتیشا حەقی لایەنە سیاسەکانی عێراقیش ئەم ڕێکەوتنامەیە ینی بناما و بەندەکانی ئەم ڕێکەوتنامە وەک چۆن لە هەرێمی کوردستان سەردانی سەرجەم هێز و لایەنە سیاسەکان کرد و سەرجەم هێز و لایەنە سیاسەکان پشتگیریان لەو ڕێکەوتنامەیە کرد خۆ ئەگەر ئەم ڕێکەوتنامەیە ئەوە بێت کە هەندێک میدیا باز دەکەن لایەنە سیاسەکانی کوردستان چۆن بەو شێوە پشتگیریان لێ کردووە لە بەغاش بە هەمان شێوە مەسلەیەوەی مالکی من بەڕێی من ینی هەندێک ماڵپەر هەن گوماناوین لە پڕێکە شتێک بڵاو دەکەنەوە دوای میدیای کوردی لەو ماڵپەرە گوماناویانە تۆزێک ترش و خێشی دەکەنە هاڵەنە بە نەوەیەکی تر بڵاو دەکەنەوە پێ دوایە مالکی ئەو قسەی نەکرد بێت من ینی ئەبێ مالکی بەدەنگ و ڕنگ دەرکەوێت پەیامێکی هەبێ لەوەدا ئەگەر ئەوە نەبێ ئەمەی تر ناکەوێتە ڕسمیاتەوە ئەبێ مالکی بەدەنگ و ڕنگ پەیامێکی وای هەبێ ئەو کاتە مادەم باز لە مالکی دەکەی بەڕێز نێروەی ینی چۆن ئەمەشی دەکەیتەوە بۆ بینەران ینی لە کاتێکدا پرۆژەی سربەخۆیی لە ئارادە بەگەرمی و پێشمەرگا ڕۆژانە قوربانی دەدات بۆ دیاریکردنی نەخشەی سنووری وەکو دەگوترێت دەوڵەتی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان زێدەتر لە بەغدا نزیک دەبنەوە شاندیان دەچێتە بەغدا و شاندی بەغداش دێتە پارێزگای سلێمانی جاگەرەمە شاند بچێتە بەغا خۆ لە حکوومەتدا ئەبێ بۆی ئاڵێن میدیا ینی دەورێکی زۆر ئەرێنی نابینێ لەم مەسەلەدا ئێستا مەسەلەن جەنابەت ئەکرێ ئەو کاتە و قسەیە بکەیت کە پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەتی بەغا پاشەکشەی کرد تەنها یەکێتی و گۆڕان لە حکوومەت دامانەوە ئەو کاتە ئەتوانن ئاوا هەوڵ بدەن ڕێیەکی گشتی دروست بکەن بەرامبەر بە یەکێتی و گۆڕان بەڵام ئێستاش لە حکوومەتی بەغا ینی من نامەوێ هەموو ناوی ئەو کایە ئەساسیانە بە کایە بەلایانی ئەمنیشەوە باز بکەم بەڵام ینی کایە ئەساسیەکان بەدەست پارتیەوە وەکو کورد تەبعاً لە بەغا ناکرێت لێرە بە پەیامێکمان هەبێ و بەڵام لە بەغا لە عەمەلی شتێکی تر بێ لەبەرەوە ئێستا کورد لە بەغا بە ئێستاشەوە یەک تیمە یەک بچوونە یەک هەڵوێستا یەک سیاسەتی هاوبەشان هەیە بەرامبەر پرسە چارە نووسازەکان لەگەڵ بەغا و ئەو وەفدە بەتانیا ڕۆژدا و کوتم چۆن باسی اتفاقیە بکەن باسی اتفاقیە بەڵام هیچ وەفدێکی تر بەتانیا نەچوەتە بەغا ینی پێ دوایە سەردانی پارێزگاری سلێمانیش بۆ بەغدا شتێکی ئاسایی بوو بێت لەم بارودۆخەدا مەل پارێزگار یەکەیەکی داریە زۆر ئاساییە پارێزگاری هەولێر و دهۆکی سەردانی بەغا بکە چونکە ئێستاش خواگەر هاتوچۆش نەکەن هەندێک ڕەبت و هەندێک حسابات لە بینیان هەیە لە هەولێریشەیە باشە من پرسیار ئەو پرسیارەکەم بۆچی 400 میلیۆن دینار بۆ هەولێر سەرفکرا بۆ سلێمانی سەرف نەکرا بۆ دهۆکی سەرف نەکرا ئەمە چیە ئەگەر ئێمە ئەو وردەکاریانە ینی بخەینە بوارێکی ئەوەوە ئایا ئەمە بە خواگەر ڕەبتێک نەبێ ڕێکەوتنامەیەک نەبێ هاتوچێک نەبێ ئەو پارە چۆن لە بەغاوە کە وڵاتێک بۆ عێراق بە هەرێمی شەوا دابین کردووە پشکی کورد بچواتە هەولێر چۆن ڕۆشتەوە ئەو پارەیە
ینی ئێوە میدیان ئەبێتوان بە دووادەچوونێک بامان باش ئێمە بەدواداچوو لەسەر ئەو پرسیارەی بەڕێستان دەکەین دەپرسم دوای 4 مانگ تێپەڕبوونی 4 مانگ زیاتر کەمتر لەبیرم نییە نازانم ینی بزەبت گریمان دوای تێپەڕبوونی 4 مانگ لەسەر ڕێکەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان چ دەستکەوتێک لەو ڕێکەوتنە ینی بەرهەمی لێکەوتۆتەوە نێوماڵی کورد تاوکو ئێستاکە هەر ینی بەگرژی ماوەتەوە یەکێک لەم ناو یەکێکی دیکەش لەم نا تەنانەت لە بەغداش تاوکو ئێستا بودجە نەگەڕاوەتەوە و قوتی خەڵکی کوردستان تاوکو ئێستا لە بەغدا تەنانەت قسەشی لەسەر ناکرێتن ینی چی زیادە کرد ئەم ڕێکەوتنە بەڕێز دێروی دەستکەوتەکان ئەوەی کە تا سەبەدی هاتووە ئەو کاتە بە هیچ شێوەیەک پارتی و گۆڕان ئامادە نەبوون یەکتر ببینن ئێستا یەکتریان بینی و ئەوە ئینشاڵە لە داهاتووە کۆش دەبنەوە یعنی ئەمە شتێکی ئاساییشە ئاساییەکە با بڵێن هەندێک جار لێدوانی ئەو شێعابێ دەستکەوتەکانەوە بوون شەڕێکی توندی میدیای لە نێوان پارتی و بزوتنەوەی گۆڕان هەبوو زمانێکی زبر هەبوو تەنانەت هەندێک دەستەواژە بەکار دەهاتن زۆر تند بوون ئێستا وە کوتایی پێ هاتووە ئەمە وەکو تەنانەت پارتی و گۆڕانیش من بەڕێی من ئەمە دەستکەوتی ئەو ڕێکەوتنامەیە دەستکەوتەکان لە دابڕان و ئامادەبوون یەکتر ببینن وەکو وتم ئەمە دانوستان دەستی پێ کرد دەستکەوتەکان ئەو کاتە لە نێوان پێشتر لە نێوان یەکێتی و گۆڕان دابڕان هەبوو تا ڕادەیەک شەڕێکی عەلامی هەندێک جار تند و هەندێک جار نەرم هەبوو ئێستا ئاشتەواییەکەیە ئەو کاتەی کە دەیان گوت سلێمانی فرە گردە و فرە لێدوان و فرە بڕیاری سیاسیە ئێستا گەرگردەکان زۆریش بێ یەک خیتابی سیاسی هەیە ئێستا دۆخێکی ئارامی ئیداری نەک تەنها لە نێوان یەکێتی و گۆڕان لە نێوان سەرجەم هێزولانە سیاسەکان هەیە ئەمانە دەستکەوتن و بێگومان وەک چۆن کارەساتی شەنگال کاریگەری نەرێنی لەسەر هەموو گەلی کوردستان بەتایبەتی لە باشوور هەبوو ئاشتاوایی و ئارامی سلێمانیش ڕاستەوخۆیان بەڕێز نێروی باست لە یەک خیتابی سیاسی کرد لە ئیدارەی سلێمانی لە کاتێکدا مەلا بەختیار بەڕاشکاوی باز دەوە دەکاتن کە لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانیدا بڕیاری مرکزی نییە تەنانەت کێشە هەیە لە بڕیاردان ئێستا لە سلێمانی چێ بڕیاردە مەبەستت ئەوەیە هەر بڕیارێک کە ڕێکخەری گشتی بسوتنەوەی گۆڕان دەدات بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستانیشە نامە بەسم هەر ئەوە نییە ئێستا تەنها یەکێتی و گۆڕانیش نییە تەنها پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەو پرۆژە لەو پرۆژەش پارتیش تەنها گرفت یان ناڕەزایی لەسەر سێ خاڵەیە لەسەر خاڵەکانی تر نیەتی بەڵام سەرجەم هێزولانە سیاسەکانی دیکە هاودەنگ و هاوڕەنگ هاوبووچۆن هاوخیتابن مەسەلەی یەکێتی پێش چەند ڕۆژێک کۆبوونامان هەبووە لەگەڵ بەڕێز کاک مەلا بەختیار یعنی یەکێتی ئەگەر هەندێک گرفتی ناوخۆی هەبێ ئەوە لەو معنە نییە لەسەر پرسە چارە نووسازەکان مەسەلەی کەرکۆ مەسەلەی پەیوەندی یەکێتی و پارتی مەسەلەی یەکێتی و بەغا مەسەلەی پارچەکانی دیکەی کوردستان سەربەخۆیی مەسەلەی چارە نووسی گەلی کورد یەکێتی لەسەر ئەمانە یعنی بریارێکی کۆنکرێت هەڵوێستێکی کۆنکرێتی هەیە و بە بریاری مەکتەبی سیاسی بریار ئادرێ لەسەر ئەو مەسائلانە وەکاڵێم سلێمانی تەنها یەکێتی و گۆڕان نییە بە کۆمەڵ و بە یەکگرتو بە بزوتنەوە ئەگەر سەیری بکە ئێستا هەموویان لەسەر هەڵوێستی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە ئەگەر دوا پرسیارم بچووکە کات برادەرانم پێم دەڵێن کات تەواو بوو هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پرسی سربەخۆیی چییە لە کاتێکدا وەکو دەزانرێتن لە ڕابردوو تاوەکو ئێستاش مافی چارە خۆنووسین یەکێک بۆ لەو دروشمانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرزی کردوتەوە ئەگەر وەڵام بدەیتەوە مەجالم بدەیت ببوورە بۆ وەڵامێکی تۆزێک کوور بدەمان ئێوە میدیان ئەو پرسیارە لە قیادەی کوردی لە هەموو لایەنەکان بکەن ئایا شەنگال کوردستانە یان ئەگەر شەنگال کوردستانە خۆ لە سەدا پێنجی خەڵکی شەنگال لە شەنگال نییە دەوری بەرنامەی قیادەی کوردی بوو شەنگال چییە بۆ ئەو ریفراندوم و پرسی سەربەخۆیە بەرنامەی قیادەی کوردی بوو کەرکووک چییە بۆ پرسی سەرۆکایەتی کە ئێستا خەریکە مەسەلەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دێت
ئایا قیادەی کوردی زەمانەتی ئەوەی کردووە تورکمان دەنگ بەسەر بەخۆی کوردستان وەگەڕانەوەی کەرکووک بدا بەرنامەی کورد قیادەی کوردی ئەوەی کە پەیوەستە بە ڕیفراندوم و سەربەخۆیە بۆ منتەقەی گێرمەسێر چییە؟ ئایا ئەم ناوچانە زەمانەتەیە یان نا؟ ئەبێ بەرنامە یعنی ئەبێ قیادەی کوردی کە باسی ڕیفراندومەکەن بەرنامەیەکی بەڕێز دێروی دیارە سەرکردایەتی هەرێمی کوردستان بە ئاشکرا دەڵێتن هەر ناوچەیە کە پێشمەرگە بە خوێن ئازادی کردی وجودی پێشمەرگەی تێدا بێت بە هیچ شێوەک پاشەکشەی تێدا ناکرێت و لە زمنی سنووری هەرێمی کوردستان دەبێت. پرسیارەکەی من زۆر وازەحە. ئێوە سەبارەت بە پرسی سەربەخۆیی ئێوە سەبارەت بە پرسی سەربەخۆی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ینی ئەگەر بە کورتی وەڵام من بدەیتەوە هەڵوێستان چۆنە؟ ئایا قسەکەی مالکی ڕاستەکە ئێوە لەگەڵ پرسی سەربەخۆینین پرۆژەی سەربەخۆینین یان بە پێچەوان؟ من ئەگەر ئەو پرسیارە هیوادارم ئێوە بکەن وەکو میدیا من باسیەوە ناکەم کەرکووک کوردستانی نییە. ئەم ڕیفراندومە دەنگ ئەدا ئایا زەمانەتی ئەوەیە لە کەرکووک زۆرینەی خەڵکی کەرکووک بڵێ بوو سەربەخۆی کوردستان؟ ئایا زەمانەتی ئەوەیە ئێستا لە شنگال کە گونجاوە ئەو ڕیفراندومە بکرێت؟ مەترسی ئەوەتان هەیە کە زۆرینە لە کەرکووک کورد نەبێتن؟ مەسەلەک زۆرینە کورد نییە وەکو کورد. وەکو کورد خو ئەو دەنگانەی کە کورد ئەهێنێت دوستی کورد لەوێ هەیە و بەشێکی زۆری کورد زۆرینەیە بەڵام زۆرینە لە کەرکووک نییە. تو ئەبێ ئەمال منسوگەر بکەین نەک لە گومان و لەوەدابی زۆرینە کووردا بەڵاتە وەڵامی پرسیارەکە من نەداوە ئەگەر بتوانی وەڵامی دەیتەوە بەڵ چکە کات نەما بەداخەوە ئەوەی یەکێتی و مەسەلەی مافی چارەی خۆنووسین وەکو قسەیەکی کوردەواری هەیە ئاڵێ یەکێک خەڵکێکی زۆر فێری هەڵپەرکەی کرد دوای دەستیاویان نەگەر و چەند تو هەڵپەرکێ نازانیم ئەمە ئێستش خەریکەوا لێدێن یعنی یەکێتی و مەسلەی سەربەخۆی و مەسلەی مافی چارە خۆنووسین ئەوە استراتیژەتێکی نەگۆڕی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام یەکی هەمیشاڵێ ئەبێ بێن قسە بکەین بەرنامەمان هەبێت چۆن وەکەی ئەو بریارە بدەین ئەمە پێویستی بە زەمینە زۆر باشە. بەڕێز لەتیف نێروایی گوتەبێژی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاست دەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە زۆر سپاس بەڵێ بەڕێزانم دەچینە ناوبڕێک و دواتر شتەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەین. بە سپۆنسەری فازلینک باسی ڕۆژ بەردەوام دەبێت. دووبارە سڵاو بینەرانی بەڕێز تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. تەوەری دووەممان تایبەت دەبێت بە ڕەوشی ڕۆژهەڵاتی کوردستان وەکو دەزانرێتن پاشەوەی خەباتی چەکداری حەزبە کوردستانیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکردەوە شاندی کۆماری ئیسلامی ئێران شاندی سەربازی و ئەمنی سەردانی هەرێمی کوردستان دەکەن و بە پێچاوانەوەش شاندی ئەمنی هەرێمی کوردستان و تەنانە شاندی حزبیش سەردانی کۆماری ئیسلامی ئێران دەکەن و باز لە بارودۆخی ئێستا دەکرێتن و وەکو دەبیندرێتن کۆمەڵە گۆڕانکاری لە ناوچەکەدا هەیە. ئایا ئایندەی ڕۆژهەڵاتی کوردستان لەبارەی ئەو هەموو گۆڕانکاریەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەڕوودەدەن ئەوان لە کوێوەی ئەو گۆڕانکاریانەدا دەبن؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شاری سلێمانیەوە عومەری ئێلخانی زادە سکرتێری کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. بەڕێز عومەر بەخێر بێن بۆ کوردستان 24 پێم باشە لەوە دەست پێ بکەم دیارە لێک نزیک بوونەوەیەک لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران دەبیندرێتن پاژەوەی کە خەباتی چەکداری دەستی پێکردەوە. ئێوە وەکو پارتێکی کوردستانی وەکو سەرکردەیەک مەترسیتان هەیە لە نزیک بوونەوەی هەردوولا؟ ئێمە ئەوە بۆ نبینین کە ئێمە وای نبینین کە گۆڕانکاریەکی تازە و زۆر نوێ هات بێتە ئاراوە چونکە هۆکارەکەی ئەوەیە کۆماری ئیسلامی ئێران لەو ماوەیەشدا لەو 20 ساڵەشدا گوشاری لەسەر کوردستان بووە و ئێستاش
بەهۆی نفوذێک کە لە عێراقەتی گوشاری لەسەر کوردستان هەیە ئێمەش ئەوەزعمان زانیوە هەتا ئێستاش ڕعایەتی حاڵی هەرێمی کوردستانمان کردووە. من ئەوەی نابینم کە هەرێمی کوردستان یا دەسەڵات لەو هەرێمە ئەو جۆرەی کە بەغدا دەگەڵ مجاهدین دەیکا بکرێ و بتوانن دەگەڵ کوردی ڕۆژهەڵات بیکەن. بۆیە من ئەوە بە شتێکی ئاسایی دەبینم، بەڵام لە هەمان کاتدا ئێمەش ئینتیزار و تەوەقعی خۆمان هەیە. ئێمە بەشێکین لە بزوتنەوەی کورد، بزوتنەوەی پارچەیەکی دووهەمین پارچەی گەورەی کوردستانین و بە دڵنیاییەوە ئەوانە تاسیر دەکا و ئاسان نییە حکوومەتی هەرێم لەم بابەتەوە خۆی لە بەرابەر کوردی ڕۆژهەڵاتدا دابنێ کە پێشموانیە ئەو کارە بکە. باشە، دیارە زێدەتر لە 7 ملیۆن کورد هەن لە ڕۆژهەڵاتی کوردستان و چاوەڕوانی خەباتی ئێوەن بە شێوەیەک لە شێوەکان وەکو دەبینرێتن ڕۆژانە سەدان گەنجی کورد لە کۆماری ئیسلامی ئێران لە سێدارە دەدرێن بە چەندین تۆمەتی جیاجیا. ئایا ئێوە هەتاکەی چاوەڕوانی ئەوە دەبن کە هەر کاتێک ئێران لە ڕێگای باشووری کوردستانەوە داوا دەکات خەباتی چەکداری ڕابگرن، ئێوە دەبێ خەباتی چەکداری ڕابگرن؟ جملێ نابێت. بەڵێ، پرسیارەکەی من زۆر ڕوونا، زیاتر لە 7 ملیۆن کورد چاوەڕێی خەباتی بەڵێ زیاتر لە 7 ملیۆن کورد چاوەڕێی خەباتی ئێوە دەکەن. یعنی هەر جارێک کە خەباتێکی چەکداری دەست پێ دەکەنەوە، کۆماری ئیسلامی ئێران فشار دەخاتە سەر باشووری کوردستان و داوایان لێ دەکا ئێوە ئەو خەباتە ڕابگرن. ئێوە هەتاکەی ئەو سەبرەتان دەبێت. بەداخەوە دەنگ زۆر باش نییە، بەڵام من دەبێ ئەوە بڵێم کە ئەوەڵەن خەباتی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕانەگیراوە بە شێوەی جۆرا و جۆر هێزی چەکدار و پێشمەرگە بووە، ئەوە نشستی کردووە. ئێمە شکستێکی نیزامی و شکستێکی لە خەباتی چەکداریدا خواردومانە لە دەورەکانی پێشوو. جیالەوە هەڵکەوتەی جۆغرافیای سیاسی کوردستان وای کردووە کە کوردەکانی ڕۆژهەڵات و حیزبەکانی ڕۆژهەڵات وەزعی هەرێمی کوردستان لەبەر چاو بگرن، بەڵام هەروەک ئێوەش کوتان ئەوە تاسەر ناتوانێت بێ. ئێمە دەبێت ڕێگەیەک لەم بابەتەوە بدۆزینەوە و بە دڵنیاییشەوە دەیدۆزینەوە، چونکە هەم داب و نەریت و هەم نفوزی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە و لە عینی حاڵدا ئێمە وەک ئالترناتیوێکی مسلحین، ئەوەش بەهۆی نفوز و قدرەتێک کە بزوتنەوەی کوردی ڕۆژهەڵات هەیەتی ئێمە هەین. بە دڵنیاییەوە هێزی چەکدار و هێزی پێشمەرگە لە ڕۆژهەڵاتی کوردستان ناتوێتەوە و لە نەتیجەی هەموو ئەو گوشارانەشدا من دەتوانم بڵم کە بۆتە هۆی ئەوە کە هەمومان بیر لەوە بکەینەوە کە بە شێوەی دیکە ئێمە هەم خەباتی مەدەنی و خەباتی چەکداری و هەموو ئەو مەیدانانە تێکەڵی یەک بکەین. بەڵام ڕۆژهەڵاتی کوردستان بێدەنگ نەبووە. ڕۆژهەڵاتی کوردستان بەرامبەر بە هەر کردەوەیەکی کۆماری ئیسلامی لەوەیەوە تا مانگرتنی سەراسەری و گشتی بوو بێ، لەوەیەوە کە یەک دانە چالاکوانیش لە زیندان کۆڵی نەداوە بەرامبەر بە جمهوری ئیسلامی، ئەی بۆ هەموو ڕۆژێ ئیعدامی دەبێ. نیشان دەدا کە ئەو کۆمەلگایەکی زیندووە و خەبات دەکا، بەڵام ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ ئاواتی ئەوەی کە هێزی پێشمەرگە و حیزبە سیاسیەکانی تێکەڵاویەکی زۆرتریان بێ هەیەتی و ئەوەش ڕێگەی بۆ دەبیندرێتەوە. عومەر بەو هیوایم کە دەنگی من بە باشی بە تۆ بگاتن. لەگەڵ ئەوەیدا زۆر جار لەلایەن سەرکردەکانی کوردەوە بە تایبەت لە باشووری کوردستان دەنگی ئەوە دەبیسترێتن کە سەردەمی چەکداری نەماوە، قۆناغی چەک هەڵگرتن و شەڕکردن و خوێن ڕێشتن نەماوە. ئێستا قۆناغی زمان و دیالۆگ و زمانی مەدەنیە. بۆچی ئێوە لەم بارودۆخەی ئێستادا زمانی چەکتان پێ باشترە لە زمانی دیالۆگ و لە زمانی مەدەنی، لە کاتێکدا وەکو دەزانرێتن تەنانەت کۆمەلگەی نێو دەوڵەتیش
ئەوە قوبول ناکاتن کە لە ڕێگای هێز و لە ڕێگای بازوو لە ڕێگای خوێن ڕشتنەوە هەر نەتەوەیەک ئەگەر مافیشی خورابێت داوای ماف بکاتن. بەڕێز ئۆمەر جارێکی دیکە دووبارەی دەکەمەوە هیوا دەخوازم. حاڵی بووم بەڵێ فەرموو. حاڵی بووم لە پرسیارەکەتان. بەڵێ فەرموو. من لەم وایە کە لە هیچ کات وە لە هیچ کوێی کوردستان بەڵێ فەرموو. بەڵێ لە هیچ شوێی کوردستان و لە هیچ کات بزوتنەوەی کورد خوازیاری ئەوە نەبووە بە چەک و لە ڕێگەی چەکداریەوە گرفتەکانی چارەسەر بکە. بزوتنەوەی کورد لە هەموو جێ خوازیاری دیالۆگ بووە. ئەوە هەمیشە داگیرکەرانی کوردستان بوون، هێرشیان کردوتە سەر خەڵک لە وڵاتێک کە خەباتێکی مەدەنی دیفاع لە مافی مرۆ تەنانەت مامۆستایەتی زمانی کوردی یا کاری کولتوری بە چەک و زیندان و ئەشکەنجە جواب دەدرێتەوە. چه هەیە بتوانێ بڵێ لە وڵاتێکی دیکتاتۆردا تۆ دەبێت چەک لە شانی پێشمەرگەدا بماڵی؟ معلومە چاو لێ بکەین هەر لەو باشووری کوردستانە لە حاڵێکدا فێدرالیش بوو دەکرا هێزی پێشمەرگە منحەلکەنەوە، هێزی پێشمەرگە لە ناو بەرن. من پێم وایە ئەو جۆرە قسانە دروست نین کە گوایە ئێمە عامیل و دەستپێشخەری خەباتی چەکداری بووین، بەڵکە خەباتی چەکداری بەرخۆدانێکە بەرامبەر بە هێرش و میلیتاریزمێک کە خراوەتە سەر کوردستان. بەڕێز عومەر زۆر جار ینی پاشەوەی خەباتی چەکداری لەلایەن حەدەکەوە دەستی پێکرد حزبی دیموکراتی کوردستان قسەی زۆر لەبارەوە کراوە، تەنانەت پارتی کوردیش قسەیان لەسەرا بوو. بۆ نمونە مراد قەرەیلان هاوسەرۆکی پارتی کرێکارانی کوردستان لە لێدوانێکیدا باز لەوە دەکاتن، دەڵێت دەستپێکردنەوەی خەباتی چەکداری قازانج بە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ناگەینێ بە پێچەوانەوە خزمەتی عەرەب و سوننەکانی عەرەب لەو ناوچەیە دەکاتن. وەڵامی ئێوە چییە؟ من لەم بابەتەوە با بڵێم کە ئەوەڵەن خەباتی چەکداری دەست پێکراوەتە و دەست پێ نەکراوەتەوە نەبووە، ینی شتیوان نییە. پارەکەش هێزی چەکدار لە ناوەوەی کوردستان بووە، پێرارەکەش بووە، بەسەر پێرارەکەش بووە، بەڵام لەم دەرفەتەدا حیزبی دموکرات جموجوڵی بووە و ممکنە ئێمەش یا خەڵکی دیکەش لەسەر نەوع و شێوازەکەی قسەی هەبێ، بەڵام ئەو کارە من لام وایە کە کەسێک بێت و بەڕێز قەرەیەڵان بڵێ کە وەختی خەباتی چەکداری نییە، ئەویش بەرامبەر بە ئێران بیڵێ و بەرامبەر بە حکوومەتێکی دیکتاتۆری کە وەک داعش خەڵک لە ناو دەباوە هەر ئاوا هەڵسو کەوت دەکا نادروستە، ناڕەوایە لە حاڵێکدا بۆ خۆیان بە شێوازی نادروستی خەباتی چەکداری بە بڕوای من لە تورکیەوە لە باکووری کوردستان تەنانەت خەباتی مەدەنی سیاسی گەرم و گوڕ کە توانی بووی هەشتا زیاتر پارلمانتار بنێرێتە پارلمانی تورکیا ئەویان لە خشتە برد، ینی عاملێک بوون خۆشیان دەرفەتیاندا و مەجالیان ساز کرد بۆ حکوومەتی تورکیە کە بەو شێوەیە ڕەفتار بکە. بۆیە من پێم وایە لە کوردستانی ڕۆژهەڵات خەڵک ئاواتی ئەوەی هەیە کە هێزی چەکدارەکەی بەهێز بێ، پەیوەندی پێشمەرگە و خەڵک زیاتر بێتەوە و ئەو وەزیفەی ئێمە ئەو ڕێگایە ببینەوە. ئەو جموجۆڵە سەربازەی با نەڵێن دەستپێکردنەوەی خەباتی چەکداری، ئەو جموجۆڵە چەکداری لە ماوەی ڕابردوودا بینیمان لە ڕۆژهەڵاتی کوردستان هاتە ئاراوە، ئەمە پەیوەندی بە معادلەی هەرێمی نەبوو، بە شەڕی هەرێمی نەبوو. لە کاتێکدا بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران باس لە سعودیا دەکەن کە هاوکاری ئێوە دەکات لە ڕووی چەک و تەقەمەنی و پارەوە. من بە ئەوە بڵم کە کاتی خۆی ئەوم لە BBC فارسیش لێم پرسرا، ئەمە بە بوختان دەزانم ئەو کارێک کە کۆماری ئیسلامی کتوویەتی و ئەو قسانەی کە کردوویەتی
حقیقەتی ئەوەیە ئەو مەسلەی کوردی هەر وەک مەسلەیەکی دەرەچی کەوە دەستی دەرەچی تێدایە هەر ئاوا دیوە دەورەیەکیش دەیکوت بەعز دەورەیەک دەیکوت پالیزبان ئەو قسانە نادروستە ئەو جم و جۆڵانە لە بەرژەوەندی و لە نیازی بزوتنەوەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانەوە دێ ممکنە لەو قۆناغەدا ئەو شێوازەی بێ و مەسەلەن قسە لەسەرەوە بێ کە شێوازی درستتر یا هەمەلایەنەتر یا پرۆژەیەک بێ کە پێکەوە کاری لەسەر بکەین کە هەروەک ئێستاش ئێمە دیالۆگمان هەیە بۆ ئەوە کار دەکەین من پێم وایە ئەگەر سەرکردەیەکی کورد ئەوە وەک محسینی ڕەزایی وەسڵی کاتەوە بە عەرەبستان و تورکیا من پێم وایە هەڵەی گەورەیە و ئەوە قسەکردن لە بەرژەوەندی کۆماری ئیسلامی ئێران و من پێم وایە وەزیفەی هەموو بەشەکانی کوردستانە کە پشتی خەباتی ڕۆژهەڵات بگرن باشە چۆن ئەوە دەتوانن بسەلمێنن ینی پارتە کوردستانیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان سربەخۆیانە مامەڵە دەکەن و وەکو کارت بەکار ناهێنرێن لە ناوچەکەداتن لە کاتێکدا وەکو دەزانرێتن ئێوە سەرچاوی داهاتان نییە ئەم چەک و تەقەمەنی و پارە و ژیان چۆن بەڕێوە دەبن سەرچاوی داهاتی ئێمە خەڵکە ئەندامانمانن و بلەخەرە وەک حیزبی سیاسی ڕەنگە ئەو گوشارانەی کە بۆ ئێمە هاتووە بۆ ماوەی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەموو سەرچاوەیەکی دارایی لە ئێمە بڕی بە بیانووی قەیرانی داراییەوە لەو 2 ساڵ و نیوە بەڵام کەسیش لە ناو نەچوو بلەخەرە ئێمە خۆمان دەگەڵ ئەو وەزعەت دەگونجێنین جیالەوە ئێمە خۆ دەستەوەستان لەم بابەتەشەوە ڕناوەستین بەڵام هەموو کارێکیش دەکەین کە لە دەرەوەش لە هەموو جێگەیەکیش بۆ بزوتنەوەی ڕزگاری ئەگەر سەرچاوی داهاتەکان یارمەتی وەربگرن بەڕێز عومەر دواپرسیارم ئەوە دەبێتن ئەگەر سەرچاوی داهاتان خەڵک بێتن بۆچی لە پێناو خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان هەوڵ نادەن یەک بگرنەوە یاخودە و هەوڵانەی دەدەن ینی پارتە کوردستانیەکان دەیدەن جددیتر نینە بۆ ئەوەی بە تەواوەتی یەک بگرن بەرەیەکی کوردستانی پێک بێن و وەخەباتتان بەرەو قۆناغێکی دیکە ببن من لام وایە ئەوە قسێکی دروستە ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت بەو ئاقارەدا بڕوە هەر ئەوەی لە جموجۆڵی سیاسیەوە بیگرە لە نێوان حیزبەکاندا تا ئەوەی هەموو حیزبەکان بە جۆرێک بەرگری لە خەباتی چەکداری و لە سربەخۆبوونەوە دەکەن ئاماژەیە بۆ ئەوەی ئێمە لەو بابەتەوە دیالۆگ دەکەین بەڵام گرفت هەیە لە باشووری کوردستانیش ئەو هەموو دوژمنە تۆ دەبینی دەوری باشووری کوردستانی داوە و دەوری ئەو دەسەڵاتەی داوە و بە هەموو شێوەیەک پیلان دەجێڕن بەڵام بەداخەوە ئەو پتەوی و یەکریزیە نابیندرێ ئەوە لە باکووری شەیە لە ڕۆژاوا شەیە و تایبەتمەندی ڕۆژهەڵاتی کوردستان نییە و بۆیە من پێم وایە ڕۆژهەڵاتی کوردستانیش لە هەموو ئەوانە خەریکە دەکەوێتە سەرە و ڕەوتە و بەو قۆناغەدا دەڕوا کە ئەم گرفتانەی چارەسەر بکە بەڵێ ئەوە پێویستیەکە کە ئێمە بە هەموو قودرەتی خۆمانەوە پشتی دەگرین و کاری بۆ عومەر ئێلخانی زادە سکرتێری کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاسی بەڕێستان دەکەین کە کاتی خۆتان بە ئێمەدا سپاس بۆ ئێوە و بینەرانتان بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بە سپۆنسەری فازلینک باسی ڕۆژ پێشکەش کرا.